هاوسەرەکەی بێ سۆراغە و هێندە گریاوە، فرمێسکی نەماوە. خەسووشی لە تاو دووری کوڕەکەی چاوەکانی لەدەست داوە. حکوومەت بەدەمیانەوە نایەت و دەڵێت نازانم ڕوو لەکوێ بکەم. وڵا ینی زۆر ئەزیەتم کێشایە. 6 منداڵ گەورە بکە بەبێ بعد یعنی بە خەم و خەفەت ئێستش پیاوەکەم کە نازام سارە نووسی چیە؟ ئەی ماشە ئەی کەنجی بزانم کە مردم ئەو جا وەختی بیهینەوە بلێنەوە پیاوەکەکە. پاڵ بە عەرەبانی خەسوە نابیناکەیەوە دەنێت و دەیهێنێتە بەردەم دادگا تاوکو سۆراغی هاوسەرەکەی بکات کە ماوەی 20 ساڵە بە حەسرەتی یەکجار بینینەوەیەتی. خانمێک لە شاری هەولێر ماوەی 20 ساڵە هاوسەرەکەی دەستگیر کراوە و تاوکو ئێستا چاوی پێ نەکەوتۆتەوە و دایکی هاوسەرەکەشی هێندە بۆ بێسۆراغی کوڕەکەی گریاوە. ئێستا چاوەکانی لەدەست داوە و توانای ڕۆشتنیشی نەماوە. ئەو خانمە باز لەوە دەکات کە ساڵی 2005 هاوسەرەکەی بۆ کەفیلی براکی بانکراوە و لە ئاسایشی هەولێر دەستگیر کراوە و لەو کاتەوە هیچ سۆراغێکی نییە و سەرەڕای چەندین بەڵێنیش کە پێیان دراوە تا ئێستا هیچیان بۆ نەکراوە و 20 ساڵە 6 منداڵ بە بێ باوکی گەورە دەکات کە خۆشەویستی و سۆزی باوکیانی نەبینیوە و ماندوو بووە لە گەڕان و نازانێت هاوسەرەکەی چی بەسەر هاتووە. ئاماژە بەوەش دەکات کە هاوسەرەکەی لە ژیاندا نەخەڵکی کوشتووە و ناتەقینەوەی ئەنجام داوە و نامادەی هۆشبەریشی بەکارهێناوە. هیچ حتا ئیستا هیچ بەڵگەیەک نییە کە بزانم لەسەر چیە. یعنی حتاکو ئیستا من محکەمەی نەکراوە، حکم نەدراوە، نازانم لەسەر چیە. یعنی ئەگە بە ناوی ئیسلامی بی وەڵاهی نەتەقینەوەی کردبوون، نە پیاوی کوشتبوون، نە مادەی هۆشبەری بەکارهێنا بوو. ئەو پیاوە من فەقیر و کاسبی ماڵ و منداڵی خۆی بوو. ئەو دەڵێت خەسووم دەهێنمە بەردەم دادگا لە دووری کوڕەکەی لە ڕووی دەرونیەوە تێک چووە و بەردەوام دەگری. حکوومەتیش دڵی بەم دایکە ناسووتێت و نازانین داوا لە کێ بکەین تاوکو هاوسەرەکەم بداتەوە و ڕەنگە تەنها پاشمەردن خوددا بە هاوسەرەکەمەم شاد بکاتەوە. هێندە لە دووری گریاوم تەنانەت فرمێسکیشم نەماوە و گەر هەڵەیەکیشی کردبێت 20 ساڵ بەز نییە بۆ حکومدانی. بە ئەو پیاوەی من ئەگە غەڵەتە چی هەبوو 20 ساڵ بەز نییە لۆ حکومەکەی داوای لێبردنشیان 100 جار گوتیتم داوای لێبردن تا لێ دەکەم ئەگە پیاوەکەم قسەیەکی غەڵەتی کردێ بەرامبەردە. دایکەکەش با گریانەوە باز لەوە دەکات کە ماوەی 20 ساڵە کوڕەکەی نەبینیوە و نازانێت ماوەیان مردووە و چاوەڕێ تاوەکو بەهانایەوە بێن و کوڕەکەی پێشاد بکەنەوە.